کردن شبکین آوارین دشتا نیناوا لقضایا بردرش دخوانیشاندانکا برفره دا خاص کرن کدورین وان جدست چکدارن داعش بهن رزگار کرن. السنوات السابقة لسقوط الموصل آزاد کردن ولات ما دسته پیشمرگه قبول ناکن به چه قوته که دیش غیر پیشمرگه بته آزاد بکته ولات من و اما بشکل پیشمرگه بشکل اما براسیه و بابت یکما و قبول ناکن او مزادته قبول ناکن لك چندک سیاسی ناو بغداد قصده کنه دیش پیشمرگه او مرفوضه قبول ناکن به چه شوه که اب بیتوا مقدسات داخازکا دنیا کردن شبک پشتی رزگار کرنا دورا وان جلای پیشمرگین کردستان بهنه پاراستنو دورا وان بهت سر هرم کردستانه. رزگار کردنی منطقه خوما گندکانی شبک هر هموی سهل نینوا کرزگاری بکا پیشمرگا چونگو پیشمرگا لسالی 2003 حتی سالی 2014 هر حمایه منطقه ایمی دکرد ناوچەکان هەر حیمایە منطقەی ئێمەی دەکرد منطقەی ئێمە ئیستاش ئەگەر ڕزگاری کرد پێشمەرگە باشترە لە قواتی تر ئەگەر بۆمان ڕزگار ئەمە شەبەکە لەوێرە داوایت کەن کو گوندێت مەبێت ستاندن سەر دەستی پێشمەرگێت قارەمان وەکی دی مەدوێت مەثەڵەن وەکی لاود بێژنێ سەهل نینەوە بتە سەر هەریمی کوردستانی. شبک برێژا 59 سەدەی لە دەشتانەیناوە دژین و 57 گوند هەنەو لە کۆماوان 57 گوندان تەنێ 3 گوند هاتنە ڕزگارکردن هەیە نەهاژی شەبەک نکارینە vegerne سەرماڵ و ملکên xwe li wan 3 gundên ڕزگار kirî. Lewma daxwaz dikin ku devera wan bi zûtirîn dem bihête ڕزگارkirin. Tayyip Goran NRT Qazaya Berdereş.